گەڕەکی ئاوچی. ئەم گەڕەکە دەکەوێتە سەر بازاڕی جووتقاوە کە هاوسنوورە لەگەڵ گەڕەکەکانی پریادی، سەقاخانە، بازاڕی خانخورما، کەوتووەتە نێو دوو کۆڵانی پشتەوەی مزگەوتی منارە نەخشینەی فەرهاد زادەکان. لە دووەم کۆڵانی پشت نەخۆشخانەی ددانەکەەوە دەست پێ دەکات کە هاوگونجاوی علوەی سەوزە و میوەیە. ئاوچی بە زمانی تورکمانی دەگوترێت ئاوچیلەر. لە سەردەمی عوسمانیەکان ئاوچیلەر بەو ڕاوچیانە دەگوترا کە لە سوڵتانەوە نزیک بوون. سوڵتان بە یاوەری ئەوان دەچوو بۆ ڕاو. هەروەها لە کۆشکی سوڵتانیش ئەوانەی پەلەوەر و باڵندە و ئاژەڵی کێویان بەخێو کردووە پێیان وتووە ئاوچی یان ئاوچیلەر. بەڵام ئەم پیشەیە لە ساڵی 1901 زاینی بووە بە زاراوێکی سەربازی، پاشان کرا بە زاراوێکی فەرمی، بەوەی بە پۆلیسی فریاکەوتن دەگوترا ئاوچی یان ئاوچیلەر. ئەو گەڕەکە تایبەت بوو بۆ پۆلیسانە یان پێیان دەوت ئاوچی تاوڕلەری، زیاتر وەک ئەرک و کاری فەرمی سەربازی بەکارهاتووە. ئەم گەڕەکە لە سەرژمێری ساڵی 1940 زاینیدا 1303 کەس بووە، بەڵام لە سەرژمێری ساڵی 1950 زاینیدا 3119 کەس بوو، بە ڕێژەی زیادبوونی 816 کەس لە نێوان ئەو دوو سەرژمێریەدا. لە کاتێکدا سوڵتان مورادی چوارەم هەوڵیدا ویلایەتی بەغدا بگەڕێنێتەوە سەر دەوڵەتی عوسمانی، تابوریەکی سەربازی لەگەڵدا بوو، پێیان دەوت تابوری ئاوچیەکان، ئاوچیلەر تابوری، کە یەکێک لەو کەسایەتیانەی ئەم تابورە ئەمیر ئاوچی بوو لە کەرکووک کە پیاوێکی ئازا و بەتوانا بوو، بۆیە لە دواییدا کرا بە ئەمیر و زەویزارێکی زۆری پێدرا و پلەی بەرز کرایەوە لە سوپا و بەرپرسیارەتی گرتە ئەستۆ کە شوێنی کارەکەی لە قەڵا بوو. ئەو گەڕەکە و دۆروبەریان ئاوەدان کردوتەوە لەگەڵ نەوەکانی. هەروەها ماڵی سەید ڕەوف جەباری باوکی دکتۆر محەممەد ڕافعیش لەم گەڕەکەدا بوو.
ئەم گەڕەکە لە ئێستادا بەشێکی گەورەی سیما جوانکاریەکەی جارانی لەدەستدا و بەشێکی زۆری خانووەکانی ڕوخێنراوە و کراوە بە عەلوەی میوە و سەوزە و ئەو تەرزی بیناکاریەی تایبەتمەندی هونەری کەرکووکی جارانی لە خۆیدا هەڵگرتووە، بەڵام بەبێ خاوەن بەجێ هەڵراوە و خەڵکەکەی کۆچیان کردووە بۆ شوێنەکانی تر کە بوونی ئەو عەلوەیە لەو شوێنەدا هەموو بنەماکانی تەلارسازی تێدا شێوێنراوە و بۆ مەبەستی بازرگانی دووبارە دروست کراوەتەوە. پێدەچێت کە لە ڕابردوودا بەشێکی زۆری جووەکان لەم گەڕەکەشدا هەبوو بێت، ئەویش بەبوونی قوتابخانەی جووەکان لە نێو ئەم گەڕەکەدا لە ئێستادا بەشێکی کەمی لێماوە و هەمووی ڕخێنراوە و کراوە بە دوکانی فرۆشتنی میوە و سەوزە. هەروەها لەم گەڕەکە لە ڕابردوودا موڵکی فەرهادزادەکان بووە کە ماڵ و زەویەکی زۆری کشتتوکاڵیان لەو دۆروبەرەدا هەبوو، دەوڵەمەند و دەستڕۆشتووی ئەو دۆروبەرەی خۆیان بوونە کە مزگەوتی منارە نەخشینەش لەلایەن ئەوانەوە دروست کراوە.